ناو ماڵان ساڵەتایە دانیشتوی قەزای خەلیفانم پیشەم پۆلیسی هاتوچۆیە لە قەزای خەلیفان خزمەتەکەم 16 ساڵ تاقیکردنەوەی پۆلی 12 وێژەییم ئەنجامدایا 9 ساڵ لە هەولێر 6 ساڵ لە سۆران ساڵی کۆتایی کە 16 ساڵە لە خەلیفان بووم قەزای خەلیفان خولی یەکەم دەرنەچووم خولی دووەم دەچووم پشتیوان بەخوای گەورە والله مامۆستا من دڵخۆشم الحەمدوللا سوپاس بەخوای گەورە زۆر دڵخۆشم ئێستا ئەو دەرچوونم هەرچەندە نمرێکی چاکم نەینایە دڵخۆشی من لەوانەیە زۆر لە چاو ئەوانە خۆشتر بی و زیاتر بی ئەوانەی کە ئەوا ئیلی سەر ئاستی لێمیش بووینە پاش ئەو هەموو کۆڵ لەدانێ ئاستەنگەکان زۆر هۆکارە بوون ئاستەنگ هەبووە لەلای مەقسەد ئاستەنگی ژیان قورسایی ژیان باری ئابووری وەزع خراپ بوو لەو ئاخیرانە شەڕی داعشی هات ئەو شتانە زۆر تەسیری لە خوێندنەکەی من کرد یعنی خوێندنەکەم وەکو پێویست پێ ناکرا بەڵام کۆڵشیم نەدا هەر بەردەوام ئیمتیحانی خۆم کردیە یەکەم جار کە نەتیجە هاتۆ ئەو شەوەی کە لینکەکەیان بڵاو کردو ئەمن ئاگادار نەبووم برادەریش خۆم ئەوانەی کە هاوڕێم بوون لە تاقیکردنەوەی بەشدار بوون لەگەڵە من تەلەفۆنەکەم لەهات گوتیان لینک بڵاو بووی تۆ ئەمن ساقیت بووم برادەرێک لەوانە گوتی ئەم ساقیت بووم ئەتووکو شێریان ڕێوی ئەمیش گوتم وەڵام ناگام لێ نییە گوتی بابە لینک بڵاو بووی تۆ مش چوومە ناو لینچی تەماشەم کردێ لینکەکەی نێ کردو لە نایە من چەندی لێمدا نەکردو مش گوتم بە برادەرەکەی خۆم گوتم ئەوەکەی خۆت لەوە لێرم باکەوە دەکەی لێ دەلەکنە خۆ بزانم داخوا ئەمنیش دەرچیمە یان ساقیت بوویمە ئەویش لێدا الحەمدوللا سوپاس بەخوای گەورە دەرچووم زۆر دڵخۆش بووم یعنی کە تەماشەم کردێ ئەمن دەرچووم پاش 16 ساڵی بەدەستە خۆم نەبووم یعنی گریانم هات و پێش هەموو شتێکیش کە ئەو گریانم پێوە نووسا یەکسەر سوزدەکی بە عەقڵم لە خوای گەورە برد گوتم پێش هەموو شتێکی ئەمن سوپاس خوای گەورە ئەکەم ئەوجا سوپاسی ئەو کەسولایانە ئەکەم کە هاوکارم بووینە بە 1 و 6 هیوادارمە هەرچی قوتابیە لەسەر ئاستی کوردستانی بەعام بەگشتی هیچ بێهیوا نەبن هەردەم هیوا بەخش بن و پشتی یەک بگرن هاوکاری یەک بن لەوەی سەرکەوتن بەدەستبینن ئەمن یەکێکم لەو کەسانێک کە بوویمە نمونەیەکی کۆڵنەدەر و کۆڵنەدار لەو ئەوانەی کە بێهیوانە هیوادارم پشت بەخوای گەورە بەستن کۆڵ نەدەن داواکاریم هەیە داواکاریەکەشم ئەوەیە لە زانکۆیەکی سۆران وەربگیرێم لایەنی حکوومەت لایەنی پەیوەندیدار حکوومەتی هەرێم وەزیری پەروەردە خەمەکەم لێ بخوا لە زانکۆی سۆران وەربگیرێم بە حکومەوەی زانکۆی سۆران لەمە نزیکە لە ناو ئیدارەی ئێمەیە ئەمەش تۆمۆی خوێندن هەیە لەوێ درێژ بە خوێندنەکەی خۆم بدەم هەرچی نەبی کورسەکەم پێ ببەخشن